وكأن أوكار من عندما ننزل أو نكرة بوصل بان بلان إخوان سرتها كأن لما وسيم لها كان أنجمنا أو بنقش سكوتني بس شكارة كان يمش لازم كونوا تمام هات الباسية سرداني أوان بولا إما جرينجي تايبتي خوي هي چونکو ئێمە خۆمان ئەندامی لە کۆنگرێنێتەوەی کەنەکە پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرسی پارچەکانی کوردستان لە پرسە گرنگەکانی قسەکانمان بۆ ئەوڕۆکە وە زۆرترین قسەمان لەسەر یەکڕێزی نەتەوەی و نیشتیمانی کرد کە دەبی گەلی کوردستان هێز و لایەنە سیاسیەکان وەخی سووریا عێراق باکوور ڕۆژهەڵات و هەوڵ بدەین کە لە چوارچێوەیەکی پرۆژەیەکی نیشتیمانی ڕوبەڕووی هەموو ئەگەرەکان بینەوە دەرفەتی گەورەمان لە پێشە مەترسی گەورەشمان لە پێشە ئەگەر یەکڕێز بین تێگەیشتنی هاوبەشمان هەبی دەتوانین دەرفەتەکان باش تەوزیف بکەین لە هەمان کاتیش ئەگە پەرتەوازە بین مەترسیەکانیش لەوانەیە گەورەتر دەبن بۆیە زۆرترین قسەمان لەسەرەوە بوو کە دەبی هەماهەنگی و تێگەیشتنی هاوبەش لە نێوان پارچەکانی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان هەبی پێشێک ئەس دەخوازم گەلێکی سپاسی بۆ حزبی زەحمەتکێشانی کوردستان بکەم و شاندەیەکەنە پێشەوازی کرد و ئەم جارەکەدن دووبارە پیرۆزبایە و کۆنگرەیەکی سەرکەفتێ و پیرۆزبایی بتایبەتی بۆ برێز بلندکو وەکە سەکرەتێری گشتی حزبی زەحمەتکێشان هاتیە هەڵبژارتن بێگومان مژارەمە و سەبەبی سەردانامە بۆ حزبی زەحمەتکێشانی کوردستان پرسێن کول و ڕۆژهەڵاتە ناوچەی کوردستانەیە ئەو ئالۆزی و مەترسیداری و تهدیدێن لەسەرگر و پارێستنە قەزنجە گەلەی کوردە بەهەورە بەیەکڕێزی ئەم تەف بگەرن و ئەم کارەبن بەرسیڤە وان تهدید و عێریشێ دەولەتێن هەرێمی لە هەمبەری قەزنجەی گەلەی کورد بدەن.